ئەم هوتێلە بووەتە حکایەتخوانی 206 ساڵ لە مێژووی ئەو مسافرانەی ڕویان تێکردووە لەو سەربازانەی شەڕیان بۆ سەربەخۆیی ئەمریکا کردووە تا ئەو مسافرانەش ئەمڕۆ کە دێنە هوتێلەکەوە بە تاموبۆی ساڵانی 800ەکانەوە چەند شەوێ بەسەرە بن. بەردەوام ئێمە سمبڵی ئەناناس کە سمبڵە بۆ میواندارێتی لە هوتێلەکەمان پیادەمان کردووە. بیرۆکەی منیش بووە کە ئەم شوێنە لەنەوەی کۆنەوە بهێڵینەوە و نیشانی بدەین جیاوازیەکانی ڕابردوومان و ئەو گۆڕانکاریانش کە لە ئیستادا ڕوودەدات کاتێ منداڵان دێن بۆ ئێرە کە دەیانەوێت لەبارەی مێژووە بزانن و سەردەمی داگیرکاری. شوێنی خەو و کەلوپەلەکانی نێو ژوورەکان پێداویستەکانی چاو قاوە خواردنەوە، شوێنی مەینۆشین و نان خواردن، ئاسا جیاوازیەکانی ئێرە و شوێنێکی سەردەمیانەت پێدەڵێت. ئێمە هەوڵ دەدەین خەڵک کە دێنە ئێرە بۆنی مێژوو بکەن، مێژوو تام بکەن، هەستی پێ بکەن، وا هەست بکەن کە ئەو مێژووە بەشێکە لە ژیانیان. ئەوەی ئەم شوێنەی بە پێوە هێشتۆتەوە سوودبوونی خاوەنەکەیەتی کە لای ئەو مێژوو بۆ فرۆشتن نییە، هەرچەندە پارێکی زۆریان خستۆتە بەردەست. ئەمە بەشێکە لە مێژووی وڵاتەکەمان. مێژووی دەیان ساڵەی پێشکەوتن و گۆڕانکاری ئەمریکا لێرەیە. لە ڕووی کەرتول و تەلارسازی و مۆسیقا و خواردن زۆر لە خەڵکی ئەمریکا دێن سەردانی ئێرە دەکەن. بەدەم نوۆشینی مەی و خواردنێکی بەلەزەت هەر ئێوارەی هەفتە نۆرەی چالاکیێکی کۆمەڵایەتیە. هەر ئەوەشە وای کردووە زۆرێک لە خەڵکی ئەو شارە هێشتا ئەم شوێنە کۆنە بەسەر بکەنەوە. من لێرەم لەبەرەوەی مای کراوەیە و ئەو خەڵکەی ئێرە دەناسم و هاوڕێ من. ئێمەش لێرەین بۆ بەسەربردننی کاتێکی خۆش وەکو خێزانێکی بچکۆلەین کە دەمانەوێت بەیەکەوە کاتەکانمان بەسەر بەرین. ئەم شوێنە زۆر ئاوەڵا و بە خزمەتە بۆ هاتنی میوان. خەڵکی تازان خۆش دەوێ و بە گەرمی پێشوازی لێ دەکەن و دواتریش لە یادی ناکەن و داوەتیشی دەکەنەوە. شوێنێکی زۆر باشە. لە هەر بەشێکی ئەم هوتێلە دەدوێت بەسەرهاتێک ئامادەیە. بوونی مۆسیقا و گۆرانی زیندوش هەفتانە لە چیرۆکی میوزیکژنێکەوە دەستی پێکردێت. 20 ساڵ لەمەوبەر پیاوێکمان لەلا بوو بە گیتارێکەوە نەیتوانی پارەی ژوورەکەی بدات. پرسیارمان لێکرد لە بری کرێی ژوورەکە مۆسیقا بژەنێ. ڕۆژی دوایی تر خەڵق هاتنە پرسیاریانە کرد کوا میوزیکژنەکە لەو کاتۆ بوو بە بەشێک لە کارەکانمان. ڕەنگە هاوشێوەی ئەم ئوتێلە کە تەمەنەکەی زیاتر لە 200 ساڵە لە ئەمریکا و لە وڵاتانی تریش زۆر بن، بەڵام گرەوی ئەم هوتێلە لەوەدایە دەستگرتن بە مێژووەوە و بەردەوامیش لە ئێستادا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری پانسڤڵ لە ویلایەتی ئۆهایۆ.